لا هەرکوێکەن و بینەری زوومن ئەم کاتان باش ئەو ڕووداوەی دوێنێ لە سلێمانی ڕوویە شەڕەکەی نێوان هێزێکی ئەمنی یەکێتی لەگەڵ پاسەوانی بەرپرسی مەڵبەندی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕوویدا بە دڵنیاییەوە کاردانەوەی زۆری لێکەوتەوە. ئێمە زیاد لە جارێک ڕاستیەکەی شاهیدی ڕووداوی دیاریکراو بووی بە توندوتیژی بە تەنانەت پرسی ڕووداوی کوشتنیش لەلایەن هێزە ئەمنیەکانەوە یان کارمەندێکی هێزە ئەمنیەکان بە دڵنیاییەوە. زۆر جارم ڕووداوانیان هەموو جارم ڕووداوانە کاردانەوەی بە دوای خۆی داهێناوە بەڵام هی دەرەوەی دەسەڵات. ئەم جارە چونکە ڕووداوەکە بەرپرسێکی حزبی گرتەوە ڕاستیەکەی کاردانەوەکان هەم دەرەوەی گرتەوە وەکو پێشتر بە دڵنیایی گواسترایەوە کاردانەوەکان بۆ ناو خودی با بڵێن یەکێتیش کە حزبی دەسەڵاتدارە. قسەی زۆری لەبارەوە کرا، نیگەرانێکی زۆر لەو بارەوە هەبوون. بەشێکی زۆر لە کۆبوونەوەکەی ئەمڕۆی سەرکردایەتی یەکێتی ڕاستیەکەی لە بری ئەوەی باس بێت لە دیداری ئەوەی چەند ڕۆژی ڕابردووی یەکێتی کە بەڕێوە چوو بەشێکی باشی پەیوەست کرابوو بە قسەکردن لەبارەی ڕووداوەکەی دوێنێ و لیژنەش پێکێنراوە پێم وابێ ناویان ناوە لیژنەی ڕێخستەوەی هێزە فەرمیەکان هێزە حزبیەکانی یەکێتی. ڕاستیەکەی پرسی توندوتیژی لای هێزی ئەمنی ناکرێ هەر ئاوا بە سادەیی وەکو ڕووداوێکی دیاریکرا و یان دیاردێکی دیاریکرا و سەیری بکەی دای ببڕی لە ئەوەی پێگوترێ دەسەڵات لە هەرێمی کوردستان، چونکە ئەوەی قووەت ئەیە بە ئەم هێزە ئەمنیانە و بتوانن ڕاستیەکەی بەم شێوەیە ڕەفتار بکەن پەیوەندی بە شێوازی بیرکردنەوەی دەسەڵاتی کوردستانیەوە هەیە لە باشووری کوردستان لە هەرێمی کوردستان. و ئەوەی سەرنجی شەو بە دڵنیاییەوە کەمێکی تر باسی یەکەم ئەنی بەردەوام کاتێک کە توندوتیژێکی دیاریکرا و ڕووداوێکی لەو شێوەیە بەرامبەر بە خەڵکێکی ئاسایی کەڵم خەڵکێکی ئاسایی مەبەستمەوەیە کە پشتوپەنای حزبی نییە، کادری حزب نییە، مامۆستایەکی دیاریکراوە وەکوی لە 2010 لەولێر بینیمان بە دڵنیاییەوە. ئەمە حزب ڕاناچڵەچێنێ، دەسەڵات ڕاناچڵەچێنێ، تەنانەت ئەوەی ناخۆشە کادری حزبیش ڕاناچڵەچێنێ. بەڵام لەمەیە ئەمەی دوێنێ ڕوویە سێرەکەی حزب ڕاچڵەچێ قسەی لەبارەوەکە لیژنەی لەبارەوە دروستەکە ئەوانەی کە توندوتیژەکەیان کردووە لە ڕووداوەکانی دیکە لە گوڵ کاڵتریان پێ ناوترێ، بەڵام ئەم جارە لە بەرەوەی خودی حزبی گرتوێتەوە یان بەرپرسێکی حزبی گرتوێتەوە. لەوانەی پێشوا بە هەڵە سیر ناکرێن، بەڵام لەمایە بە هەڵە سیرەکرێن و پێدەچێت دەستگیر بکرێن و ڕێکاریان بەرامبەر بگیرێتە بەر. ئەمە جیاوازیەکی زۆرە لە تێگەیشتن بۆ مامەڵەکردن لەگەڵ دوو ڕووداوە کە لە بنەڕەت تا ڕاستیەکەی یەک ڕووداون ناوی توندوتیژیە بەرامبەر بە خەڵک. بەڵام کاردانەوەکە ئیسەلمێنێ کە دەسەڵات لە هەرێمی کوردستان وەکو یەک سەیری خەڵک ناکە. خەڵکێک هەیە لە دەرەوەی حزبە، لە دەرەوەی بەرژەوەندیەکانی ئەمە و خەڵکێکی شێ لە ناو حیزبایە جیاواز سەیرەکرێ لەگەڵ خەڵکەکەی دیکەیە. من ئەم پرسا هەوڵێ ئەماوە هەندێک قوڵیکەینەوە ڕاستیەکەی لەگەڵ دکتۆر ڕێبوار فەتاح مامۆستای زانکۆ لە لەندەنی بەریتانیاوە گفتوگۆ بکەم. دکتۆر سلااوت لێ بێ، هیوادارم زۆر باشبی بەخێر بێ بۆ زووم. زۆر بە کورتی پێناسێکی دیاریکراوت هەیە بۆ ئەوەی کە دوێنێ ڕوویە و بە دڵنیاییەوە یەکەم جاریش نییە ئێمە توندوتیژی لە نێوان با بڵێن هێزی ئەمنی و خەڵکی دیکەیە بینین، بەڵام پێدەچێت یەکەم جار بێ لە نێوان خۆیان نام توندوتیژی ڕووبدا. یعنی ئەوەی کە دوێنێ ڕوویا پێناسەکە هێرەوەیە کە هەموو جارێک پێناسیەکەین دەسەڵاتی ناو حیزب بە توندوتیژی ئەیانێ کۆنترۆڵی یەکتری بکەن، ئەوەش پەیوەندی بەلاوازی خەڵکەوە هەیە. ئەگە خەڵک ڕازی نەبووایە بۆی کە حیزبی کات، حیزبیش لەناو خۆیان ئاوا پارچە نابوو. من بەڕاستی نازانم چ مۆتیڤێک لە پشتی ئەوەی دوێنێەوە هەبووە، بەڵام هەرچۆنێک سەیری یەکەم پێدەچێت ناکۆچی نێوان باڵی حیزب بێت، هیچ شتێکی هیچ پێناسێکی دیکەی نییە. کە ئەڵەی خەڵک دکتۆر ڕێبوار بۆ ئەمەیان خەڵکی ناو حیزب بڵێ یان خەڵک بەگشتیەڵی لە کوردستان؟ هەموو خەڵکی ناو حیزب، خەڵکی دەرەوە
من سەرمەسۆڕمە کە خەڵکی ناو حیزب تیانە چەندەها کتێبی نووسیوە دانیشێ سەرقاڵی ئەو قسانەیە کە ئەوانەیکەن بەڕاستی لێتی نەشارمەوە ئەو قسانە کە دەسەڵاتی حیزبی لە کوردستانای کاجا لە هەولێر بیا لە سلەیمانی من بە قسەی مناڵیشی دانانێم ئەوانە قسەیەک نین کە کاریگەر بن ئینێ کوردستانە وەکو بڵێ حەبی سەرێشایان بە خەڵک هەرچی هەواڵەیە بیخوێنەرەوە ئەڵێ ئەمە جوانێ ئێمە واکەین ئەوە قبول ناکەین یعنی دەسەڵات وەها نییە دەسەڵات سیستمە دەسەڵات پرۆسەیە دەسەڵات پرۆسیجەرە ئەوەی کە دوێنێ ڕێیە خۆ ڕەنگە ئەوەی کە دوای ئەوەی دوێنێ ڕوویە سەرسامتر بێ لەوەی کە ڕوویە ئەوەی کە دوای دوێنێ ڕوویاوە ئەڵێ لیژنەیەکی حیزبی دامەزرێنن لیژنە بۆ ئەوەی هێزەکانی ئاسایش یا هێزی ئاسایش چارەسەر بکەن یان ڕێکی بخەنەوە یعنی حیزبەقی ئاسایشی چییە ئەگەر دەسەڵاتە بووە ئەگەر دەستگای دەوڵەت هەبوایە ئەو وەختە دەستگای دەوڵەت بەرپرسە بوو بەرامبەر دەستگای ئاسایش و دەستگای پاراستن و پێشمەرگە و هەموو هێزە چەکدارەکان بەڵام لە کوردستانە لەبەروی کە دەستگانیە دەستگای دەوڵەت نییە جا لە هەولێر بیا لە سلەیمانی گارامە دوو دەوڵەت تۆگەی بچووکن هەر بۆ شێوەیە چێ بەڕێوە ینی بۆ منە گوێ لە سەرکردەیەکی حیزبە بێ ئەڵێ ئێمە ناڵین وا ڕووبات ئاخر ئێوە چێن ینی هیچ دەسەڵاتێکتان نییە و هیچ دەسەڵاتتان هەیە بەڵام هیچ دەسەڵاتێکی قانونیتان نییەوە بکەن هەبێ سەرۆکی حیزبێک بۆچی دەسەڵاتی قانونی هەبێ ئاسایش کە دەستگای ئاسایش کە دەستگایەکی حکوومەتە و حکوومەتیش بەشێکە لە دەوڵەت بتوانێت چارەسەر بکات یعنی گرفتەکە لەوە دەست پێکە کە حیزب چەکدارە یەک چەکدار نییە لە کوردستانە بە پارتی وێشیەتی و گوڵەخانە و هەر هەمویانەوە کە میلیشیانە بن میلیشاش بەرژەوەندی خەڵکە پارێزیە بەرژەوەندی خەڵک ناپارێزە بەرژەوەندی خەڵکێکە پارێزیە کە حیزبیە من لەو بڕوایم زۆر بە دڵنیایەوە ئەڵێم کە پێشمەرگەیەکی هەولێر ئامادە نییە سلێمانی بپارێزێت ئەما گرفتێکی زۆر گۆرێ و چارەسەریشی نییە حەزەکەم بزانی چارەسەری نییە مەگەر دەسەڵات لە ڕەگوڕیشەوە بگۆڕێ ئەوە چۆنە گۆڕێ بەڕاستی کاری من نییە کاک دکتۆر ڕێبوار فەتاح باسی سیستمت کرد باسی خەڵکی شت کرد ڕاستیەکەی من لەبارەی خەڵکەوە پرسیارێکی دیاریکراوە کەم یعنی بەشێک لە شێوەکان لەسەر خەڵک بکەمەوە بەم پرسیارە ئەم کردانەی کە ئەیبینین ڕاستیەکەی کوشتنی خەڵک بێت و نوتیژێکی لەم شێوەی کە دوێنێ ڕوویە یان هەر پرسێکی دیکەش هەر بەگشتی دیاردەی چەکداریش لە هەرێمی کوردستان بەڕاستی دیاردەیەکی تا ڕادەیەکی دیاریکرا و نەرێنیە لای خەڵک ئێستا یعنی ئەوە تا من و تۆ قسەی لەسەرەکەین ئەنی گفتوگۆی ئەەکەین و گفتوگۆکەشمان ئاراستەکەی ئاراستێکی نەرێنیە بە دڵنیاییەوە بۆیە بۆچی پێمان وابێت تا ئێستا خەڵک بەشێکە لە هۆکارەکە لە بەرەوەی کە قبوڵی کردووە بۆ شێوەیە بێ پرسەکە قبولکردنە یان نە ڕەتکردنەوەکە هەیە بەڵام میکانیزمی چوون بەرە و دۆخەکەی دیکە نییە ئەزانی مەبەستم لە دۆخەکەی دیکە چییە بڵێ ڕەتکردنەوە هەیە بەس ڕەتکرد خەڵکی نەیتوانیوە من باسی ئۆپۆزیسیۆنەوانە ناکەم باوەڕم بە ئۆپۆزیسیۆن و حیزب بۆ شتانە نییە باوەڕم بە بزوتنەوەیشی مەدەنیە بزوتنەوەیشی مەدەنی نییە کە توانی بێتی کۆنتترۆلی حیزب بکات کۆنتترۆلی دەسەڵات بکات اینجا ئەوە خۆتوانی پاسایی بۆ بێنی تۆ بڵێ دەسەڵات بەخوتەوە خەڵکە کوژێ دەسەڵات وەکو دیمان ئاوا لە خەڵکەکە لە ئەندامێکی ئەگەر لە ئەندامێکی باڵای حیزب ئاوای لێبکری ئەوە تێک پشتێنرێت داخۆ کەسێکی وەکو من کە هیچ دەسەڵاتێکم نیە چی لێ بکرێ بەڵام لەگەڵ هەموو ئەوانەشە ینی هیچ ناڕز ئەوەی کە زوڵم دروستەکە زۆرتر بێدەنگ نییە تاکو قیژەقیش خەڵک بێدەنگە ینی ئێستا لە زۆربەی خەڵک پرساڵێک خۆێتی ئەمە سەرۆکێکی باشە واکات لە هەولێریش ئاینیشت بەڵام ینی من ئەتوانم بڵێم تا ڕادێکی زۆر بێهیوام لەوەی کە گۆڕانکاری لە کوردستانە بێت هێزی ئاسایش ئێستا ئاسایش بە چه دەستگایکی حکوومەتە
سەر بە حکوومەت نییە، ئاسایش سەر بە وەزارەتی ناوخۆ نییە، پاراستن سەر بە چ دەستگایەکە، سەر بە ئۆفیسی کەسێکە، دژە تیرۆر سەر بە شوەیە، سەر بە ئۆفیسی کەسێکە. لەبەرەوە ئەتوانم پێ بڵێم ناوی کەسێ پێ بڵێم حەزم لە ناویێنان نییە، هەموو یەشی دوو فۆج و سێ فۆجی هەیە، فۆجی خۆیەتی ئامادەن ئەندامێکی مەکتەبی سیاسی هەر لایەک بێت، چەند فۆجێکی هەیە ئەم فەوجانە ئامادەنین تەنانەت داکۆچی لە حیزبیش بکەن، ئەمانە فەوجی کەسن، فەوجی هەرێمی کوردستان نین، شتێک نییە بە ناوی هەرێمی کوردستان. دکتۆر ڕێبوار فەتاح، زۆر جار بۆ نمونە بێ ئەزمونێکی تاڵ کە ئێمەمانان لە هەرێمی کوردستانە باشووری کوردستان هەمان بێ شەڕی ناوخۆیە، زۆر جار وا ئاگوترێت کە گوایە بەجێمان هێش لە پشتمانەوەیە، دڵنیاییەکانی مەسەلەن ڕەحمەتی مام جەلال ئەهێننەوە باسیەکەن، قسەکانی کاک مەسعود بارزانی ئەهێننەوە باسیەکەن بۆی کە شەڕی ناوخۆ تەواو حرام کرایان، هەموو ئەم قسانی دیکە. بەڵام کاتی ئێمە هەموو ئەم گێتیە جیاوازانە ئەم هێزە جیاوازانە بینین ڕاستیەکەی بەردەوام ئەگەری بەریەکەوتن ئەوەی دوێنێ ئاوا بچووک بوو ڕاستیەکەی چەند کەسێکی دیاریکراو لە چەند کەسێکی دیاریکراوی دیکایەن ئەگەری بەریەکەوتنی گەورە بەردەوام لەبەر دەممان نییە، دوێنێ تەنها لەبەرەوەی کۆمەڵێک سیارە ڕێگایان نەبوو بڕۆن دوان ئەکەونە گیانی یەکتری. ئەیچی ئەگەر بەرژەوەندیە گەورەکان وردە وردە گرفتیان بۆ دروست ببێتەوە و ئەوانەی ساحب بەرژەوەندین ئەم هەموو هێزەیان لەبەردەستا بێ. ینی شتە زۆر هروژان ئالۆز و باەکەیە کە پیا بچمەوە. یەکەم حرامی، حرام کۆنسپتێکی دەوڵەت نییە، حرام کۆنسپتێکی دینە، ئەوە لە لایەکواز لەوە بێنە. پاشیەوە جەنگ وەختێک حرامە بێ، کوشتن و بڕین کاتێک پرۆسێشی بۆ دانانەکەیتە ڕووناتەوە کە ئەوانەی بەشداری شەڕی ناوخۆ بوون بە زنگ و مردۆوە، هەر هەمویان لە دادگا بن، لە دادگایەکە بن. من ناڵێم خەڵک هەڵواسن، بەڵام شتێکی وەکو لەوەی بە باشووری ئەفریقا یەکێکی یەخستنەوە و ڕێزگرتنەوەوانە، بەڵام هەر کەسیان چۆتەوە ماڵەوە. وەزارەتێکی شەهیدانیان دروست کردووە دوو زۆر فایلی تایە، زەرد و سەوز. ئەمە بەجێهێشتنی شەڕی ناوخۆ نییە، شەڕی ناوخۆ تا ئێستا بەردەوامە لە شەڕی کوشتن و خوێنڕشتنەوە یا لە شەڕی گەرمەوە بۆ بە شەڕی سارد. ئێستا هەر ئێستا سەیری سلێمانی زۆنی زەرد و سەوز بکە، هیچ لایەکیان لە وڵاتە دەسەڵاتی هەیە؟ هەردوو لایەن هەوڵ لە ناوبردننی یەکتری نابن، بەس جارێک فرسەتیان نییە و جارێک دەسەڵاتێکەیە لە بەغاوە لەژێر زۆر کۆنتترۆڵان. بەڵام ئەو شەڕی ناوخۆیە بۆمبێکی تەوقیت کراوە کەی تەقێتەوە ئەتەقێتەوە. ئەمە جارێ بۆ شەڕی ناوخۆوە. دەستگای ئاسایش زۆرن، دیارە نابێ ئەوەنە زۆر بن، نابێ هەچ کەسە و فۆج و دەستگای خۆی هەبێت. ئەگەر دەوڵەت دەستگای دەوڵەت هەبێت، ئەو دەستگای دەوڵەتە وەزارەتی تایە، لە وەزارەتانە هێزی چەکدار هەیە کە ڕەنگە سەر بە وەزارەتی ناوخۆ و وەزارەتی پێشمەگە یا وەزارەتی بەرگری بێت. ئیتر لەوە زیاتر نابی هێز لە دەرەوە هەبێت. بەڵام کاتێک کە هێزی فلان کەسە، هێزی فلان کەس بە زەوق و بە هیوا و بە چێژی فلان کەس ڕەوتارەکات، تۆ لە بەردەمی ینی کەس نازانێت لە کوردستانە تۆ لە شوێی قانونایی. بۆ نمونە من لە بەردەمی سەوزە فرۆشێکە پارکەکەم دوایی کە یەمەوە تایەکەم فش بۆتەوە، ئەڵێم بۆ فشتان کردووەڵێ ئەمە تۆ نابێت لێرە پۆلیس نا سەوزە فرۆش پێمەڵێ تۆ نابێت لێرە پارکەی مشتەرەکان ڕۆن. یعنی قانون ئەبێ ڕۆشن بێت. یعنی ئێستا ئەگەر ئەوانەی کە ئەندامی دەستگای ئاسایشن پاراستن هەر هەمویان روتۆن ئەبێت دەرفەتیان بخرێتە بەردەم، ئەبێ ژیانیان باش بێت، ئەبێ بزانن سەر بە چه دەستگایەکن و ئەبێ بزانن لە کوێوە فرمانیان بووێت. نەک هەر کەسێکی حیزبی یا هەر کەسێ دەستی ڕۆشت و فەوجێکی هەبێ و کەیویستی ئەینێرێ ئەوە بکا کە خۆی ئەیوێت. ئەمە دەسەڵاتە ڕاستە، بەڵام دەوڵەت نییە، دەستگان نییە. ئەمە شتێکی سەیرە. باش
وەڵا دکتۆر یەک پرسەیە بۆ من گرنگە ئەم فرەیە خۆلەوە چێ بۆ خۆیان باش بێ بەڵام کاتێک وەکو یەکەیەکی دیاریکراوی یەکگرتو سەیری هەرێمی کوردستانەکەی ئەم فرەیە خاڵی لاواز نییە هێزی جیاواز ئەگەری دەسوەردانی زیاتر ناهێنێتە ئارا مەبەستم دەسوەردان ناوخۆ نییە بە دیاریکراوی مەبەستم دەسوەردانی دەرەوەیە جامە بۆ هێزەکانی مەسەلەن هێزی ئەمنی و پێشمەرگەش ڕاستە بۆ ئەوەی دیکەش ڕاستە کە پێڵێن هێزی هەواڵگری و چوزانم ئەمانە ئاسایش و چونکە ئەمان ڕەهەندێکی ئەمنی زیاتری هەیە و پێدەچێت خەتەرە گەورەکەش زۆر جار دێەوە بێ کاتێک ئێمە مامەڵە لەگەڵ ئەم هەموو هێزە جیاوازەیەکەین ئەگەری ئەوەی پێڵەن ئیختراقکردن ئێشکاندنی لە دەرەوە زۆر ئاسانتر نابێ بڵێ ینی بۆچی ئێستا بینی کە ناوچەی زرد تورکیا دەسەڵاتی زۆری بەسەرا هەیە ناوچەی سەوزیش ئێران دەسەڵاتی ئێران و ڕەنگە عێراقیش تا ڕادێکی زۆر دەسەڵاتی بێ بەڵام ئەوە فرەیی نییە ئەوە دابەشکردنی چۆن مڵکی کوردستان دابەش کراوە لە نێوان چەند کەسێکە کە دەستڕۆیشتون مردیژنیە حیزبی بن بەڵام لە حیزبەوە نزیکن سێبەرن هێزی چەکدار هەر هەمویان پێکەوە ئەوانیش دابەش کراون سوزانم بۆ نمونە تۆ بڵێ من ئێستا پرۆژەیەکی بازرگانیمەیە ئەو پرۆژە بازرگانیە تۆ لەگەڵ وەزارەتێکا گفتوگۆ ناکەیت لەگەڵ ئۆفیسی کەسێکا گفتوگۆکەی ئۆفیسی ئەو کەسە کە هیچ شەرعێتێکی نییە کە نەهەڵ بژێراوە هیچ شەرعێتێکی نییە هیچ نەقانونیە و زەلامە نەشەرعێتی هەیە ئەو بڕیارەیە تۆ ئەبێت چەند باج بیت ئەبێت ئەو پرۆژەیەش لە چی بچێت ئەمە دەسەڵاتێکە چەند ساڵێکی ڕەنگە بەردەوام بێت بەڵام هەموو مێژووی مرۆڤایەتی پیشانەیە ئەم دەسەڵاتێکن کە دوای لە ناوچوونیان نەخۆیانە ناوەچن وەکو سەدام دیمان هەرێمی کوردستانیش لە ناوە بن زۆر زەحمەتە هەرێمی کوردستان لەم تەنگەشەیە بێتە دەرەوە یعنی هیچ ئەگەرێکی خۆ خواردن نییە ڕاستیەکەی کاک دکتۆر ڕێبوار فەتاح مەسەلەن من ئەگەر ئەمەی هەیە لە ناو خۆی بخواتەوە چونکە ڕێک نەخراوە لە پرا بەرژەوندیەکان بەریەکەون نازانرێت چۆن ئیدارەی ئەم بەرژەوندیانە بیرێ هەمووی هێزی پێیە پارەی پێیە چوزانم دەسەڵاتی پێیە بۆیە هەموو ئەگەرێک لەو بارەیەوە ئەکرێ کراوە بێت ینی ئێستا حاڵی حازرێ خۆ ینی ئەو دێرگەڵەی کە لە بینی پارتی و شێتیایە سنوورێکە ڕەنگە لە زۆر وڵاتی عالەمان نەبێت لە نێو یەکەرێمە ئەتوانم من لێرەوە ئێستا سواری ئۆتۆمبیل بم هەتاکو ستۆکۆڵم بچم زۆر دوورە لە لەندەنەوە بە ستۆکۆڵم ڕەنگە تەنیا لەسەر سنووری بەریتانیا داوای ناسنامەم لێ بکرێت چونکە ئێمە جیاوازین لە ئەوروپانین کە چوویتە ئەوروپاوە ئەگەر زۆر سەرنجژنەی نایبینی کە تۆ لە چ وڵاتێکای کە ئەچیتە ژوورەڵێ مەسە تۆ لە هۆڵندای تۆ لە فڵان جێگەی بەڵام لە دێگەڵە ئەگەر بزانم هیچ لایەنیشیان پارتی شروکێتیش ئەتوانن دە پێشمەرگە دە ئاسایشی خۆیان لەو سنوورە پڕێنەوە بەبێ ئەوەی کە ئەو لە ئاگادار بێت ئەمە نەکبەتێکی زۆر گەورەیە ئەمە دابەشبوونی دەسەڵاتە دابەشبوونی هەرێمێکی زۆر یەکگرتوو لە ژێر ڕژێمەکانی پێشووە ئەتوانە بڵێن تا ڕادەیەکی زۆر دەسەڵاتی سەرکوتکەری باس و ئەوانەی پێشیش ناسنامەیەکی یەکگرتوویان دابوو بە ئێمە بەڵام پارتیوێکی دیتوانیان ئەو ناسنامەیە گرتووە تەفرتو ناکەن ئێستا یەک کەس نییە سەر بە هەرێمی کوردستان بێ کەسێکە سەر بە سلەیمانیە کەسێکە سەر بە هەولێرە نازانم بۆچی بە ڕۆشنبیرەکانیشیانەوە هەموو دژیر قساکەن هەولێریە ڕخی لە سلێمانی ڕی لەوەریە چکە پمپیانەکەن هەموو مانیە کویانەکەن و پیانەڵێن ئەگەر ئێوەوانە وەکە وڵاتان لە ئێوانە هەموو میدیای کوردستان هەموو ئەقلی کوردستان لەما سەرقاڵە چ نەکبەتیەکە چنگ بە فیڕۆدانێکی ئەقڵە چ بە فیڕۆدانێکی دەرامەتێکی گەورەی مرۆڤایەتیە چ بە فیڕۆدانی ئەزمونێکی دوور و درێژی کووردە ینی شاخە ڕوخێنێت باسی پارێزگاری باسی دەسەڵاتەکە باسی پارێزگاری سلێمانێکم
شاخە ڕوخێنن پارێزگاری سلێمانیەڵێ لە دەسەڵاتی منان نییە، دوێنێ شەڕێک بووە لە دەسەڵاتی پارێزگاران نییە. یعنی کەس نازانێت کێ دەسەڵاتی چییە. ئەمە نەهامەتێکی زۆر گەورەیە. ینی جاوڵا دکتۆر ڕێبوار باسی ئەم پرسەت کرد. من بیرمێ جارێکیان لەگەڵ پارێزگاری سلێمانیا گفتگوکی دیاریکراوی میدیاییمان هەبوو، هەر بۆ زانیاری یاسا هەیە، یاسا ڕێ بە با بڵێن سەرۆکی وحدەی ئیداری یەکەی ئیداری ئەیە کە لە سلێمانیا بەدڵنیایی و پارێزگارە بتوانێت مەسلەی چەک ئەوەی کە چەک لە ناوەندە ئەمنیەکانەوە نەیەتە دەرەوە ڕێک بخە، بەڵام کاری پێ ناکە. ینی دەسەڵاتەکەیان قانونەکە ڕێگەی پێداوە ئیشەکە بکە، بەڵام خۆی ئیشی پێ ناکە، خۆی ناچێم دەسەڵاتی خۆی بەکاربێنێ. سیرەکە لەوەیە بوو ڕاستیەکەی من هەستم بەوە کرد هەر ئاگای لە قانونەکە نییە، پێی وایە مەسەلەن قانونێک نییە ڕێگە بەمبا بتوانێت ئەم چەکە ڕێک بخاتەوە. خۆ من لەگەڵەوەیان کە پارێزگار لەوە چێ لە ڕووی واقعەوە نەتوانێت ئەمە بکە، بەر دنیایەک دیواری دیاریکراوەکەوێ، بەڵام هیچ نەبێ هەوڵی خۆت بە. ئێستا بۆ نمونە ئەو ناتوانێت باز لە پارێزگار بەنیچکۆ هەر نمونەیە بوو هێنامەوە، ئەتوانی سەیری وەزیری هەر وەزیرێک وەزیری ئاوەدانکردنەوە بکەی، وەزیری ناوخۆ بکەی. ئایا وەزیری ناوخۆ کۆنتترۆلی بەسەر هەموو هێزەکانی ئاسایش پارێزێ بچکە لە پێشمەرگە؟ نەخێر. ئایا ئاگەی لە سادەیشیان هەیە؟ نەخێنیەتی. وەزیری پێشمەرگە، ئایا وەزیری پێشمەرگە ئەتوانیە کۆنتترۆلی هەرچی هێزی پێشمەرگە بکات؟ ئایا کابینەیەکی دەوڵەت هەیە، حکوومەت هەیە کۆبێتەوە بڵێ ئەمە گرفتێکی گەورەمانە ئێسام هێزانە بەرەو ئەوەیە جوڵێنی بۆن منەکەوکو لە ڕێفراندەما ڕوویدا. ینی جارێ پێشمەرگە هەر نەبوو، کەس نەیزانی چی لاتووە، زۆری بەندیوار بوو. یعنی ئەگەر ستراکچەری نەبێ، نەک باسی دەوڵەت ناکەم، ئەگەر کەمپانێکی پچکۆلەی حوکەسیش ستراکچەری نەبێ، هەموو کەسی ئیشی خۆی نەزانێ، ئەبێ بۆ گەڕە لاوەژەیە کێسا لە کوردستان هەیە. اینجا وەرە تۆ باسی 6 ملیۆن کەس بکەی، 6 ملیۆن کەس ستراکچەری نییە. پشۆ بۆ لای چی دەوێت؟ ئەگەر کەسێک دکتۆر ڕێبوار یەکشت ئەمیز باسی کردەی ڕێخستنی هێزت لەگەڵا باس بکەم ڕاستیەکەی ئەو بۆچی هەموو دنیا لەگەڵمان خەریکە بۆ نمونێمە هێزی پێشمەرگەیەک بخینەوە ئەوانی دیکەش ئێمە بۆ ناتوانین ئەمە بکەین بەڕاستی. ینی وەکو ڕۆژی ڕووناک لێمان دیارە کە ئەمە بەڕاستی بە زیان بۆ ئێمە شکاوەتەوە و ئەوە چەند ساڵە لە شەڕی داعش و دوای شەڕی داعشیش هەمووان خەریکن، ئەمریکا خەریکە، ئەوروپا خەریکە، دەیان کۆبنەوە لەگەڵ وەزارەتی پێشمەرگای کراوە، ڕاگەندرای وەزارەتی پێشمەرگە دوای کۆبنەوەکانەڵێ خەریکی ڕێخستنەوەی ئەم بەهێزەکانی پێشمەرگەین هەنگاوی باشی بڕاوە هێشتا نازانم چی. هەر بەڕاستیمە بۆ ئەمەمان پێ ناکرێت، بۆ ناتوانین بیکەین. ئەزانی بۆچی پێمان ناکرێت؟ چونکە یەکەم دەسەڵاتێکی سنترالمان نییە کە بڵین لە هەولێر کە پایتەختە حکوومەت نییە. ئەگەر حکوومەت هەبوایە لە هەولێر، ئەو حکوومەتە وەزارەتی داخلی هەبوایە، وەزارەتی پێشمەرگەیە بوایە، ئەو وەزارەتی پێشمەرگەیە سەر بەم لاوبۆلا نەبوایە، ئەیتوانی دەسەڵاتێ بوایە. بەڵام ئایا هیچ کەسێک هەیە دەسەڵاتی بەسەر سەرۆکی حیزب هەبێت؟ نەخێر. سەیری سەرۆکی پارتیوێکی تر هەردوو لایەن بزانە مەسئولی زۆر گەورە هینە سەفیرە بینن بە چه عنوانێک، مەسەڵ بەرزانی سەفیرێکە بینێ بە چه عنوانێک سەفیرە ئەبینێ، هیچ دەسەڵاتێک و ماندەیتێکی قانونی نییە، هەڵ نەبژێرا. ئەزانین دکتۆر پێم خۆش بۆ شتت باس کرد. ڕاستیەکەی لەم 4-5 ڕۆژەی پێشوا بوو شتێکی سەرنجڕاکێشم خوێنەوە، هاوڕێک نووسی بووی، ئەڵێ من پێم سەیرە پێم وابێ لەبارەی میدیاکارەوە نووسی بووی، بەڵام ئەمە بۆ ئەوانەی دیکەش ڕاستە. ئەڵێ پێم سەیرە سەفیرەکانە بینن، باڵیۆزەکان نوێنەرەکانە بینن کە بەڕاستی من و تۆ ئەزانین سروشتی کاری باڵیۆز تەنها و سروشتە دیبلۆماسیە سیاسیە نییە، ڕەهەندی دیکەی هەیە بە دڵنیاییەوە و گرنگترینیان ڕەهەندە با بڵێن هەواڵگریەکەیەتی، بەڵام ڕسمی لەگەڵا گیرەوە بە شانازی شۆ بڵاوکرێتەوە. من لەگەڵ باڵیۆزی یان کنسوڵی فلان شوێن دانیشتم،
ئەمە گرفت نییە بەڕاستی تۆ بەو ئاشکراییە هەمووان بتوانن هەرچی باڵێز و نوێنەرایەتی وڵاتانە بیان بینن. ینی هەموو ئێستا کللتوری پارتیوێتی کللتورێکیان داهێناوە کە تو ئەبێ هەموو شتێ لە ڕێگەی کەسەوە بکەیت. بۆ نمونە منیمەوە بۆ کوردستان کارتی نیشتیمانی دەرێنم باشە ناوی کەسێک مێنێ بچم ببین ناوی کەسم ناوێ هەموو هەرچی وەرەقەی خۆمێ پێماچم بەنی ڕۆژ کارتی نیشتیمانی دەرێنم هەرواشم کرد. بەڵام کللتورێکیان دروست کردووە تۆ ئەبێ بۆ هەموو کارێک کەسێ بناسی یعنی بگەڕێیتەوە بۆ سەردەمی دەسەڵاتی پێشوو هەندێک کاری ئاساییژە بوو دیار بوو کەس بۆی نەبوو بەلایە بچێت. بەڵام من مەویستایە پارچەیە زەوی فرۆشم تاپۆی بکەم پێویستم بەم هەموو زەری بە و واستە و خەڵک ناسینە نەبوو. ئەم ئەگرفتەکە لێرە ئەگەڕێمە بووی هیچ ئەو دەسەڵاتانەی چکە دوانین زۆرن خۆ لە گوڵەخانەش دەسەڵاتێکەیە چوزانم لەولاژ لە کەلاریش دەسەڵاتێکیگە هەیە لەوێژ لە زاخۆ دەسەڵاتەیە لەوێ دەسەڵات وەکو بڵێ هەنارێکە یا بێتە بە ئەرزا هەموو دەنگەکانی پەڕی بێت ئەمەنە دەسەڵات لە هەرێمی کوردستانە هەیە. ئەم دەسەڵاتانە دەستبەرداری ئەو دەسەڵات تەنیا دەسەڵات نییە بەڵکو دەرامەتێکی زۆری لەگەڵایە ئەوەش گرفتێکی گەورەیە. یعنی تۆ بەچی بە چه هێزێک ئەتوانی ئەو دەسەڵاتی ئەندامێکی مەکتەبی سیاسی ئەندامێک مەکتەبی سیاسی واز لێ بێنە کەسێک کە حیزبیە بەڵام دەستیە ڕوات ئەتوانێت دەسەڵات دەست بسەی بەڵام کەسێکی حیزبی بۆی نییە دەسەڵاتی بێ بۆی نییە 50 چەکداری بەدواوە بێت. کەسێکی حیزبی کەسێکی وەکو مناچێتە کۆبنەوێتەوە و پرۆگرامێکی هەیە بۆ ئەوەی کە لە هەڵبژاردنە بەشدار بکات. ئەگەر توانی چێتە دەسەڵاتەوە ئەو پرۆگرامە هەوڵەیە جێبەجێ بکات. دکتۆر ڕێبوارباسی دەسەڵاتت کرد و حەزەکەم ئەم پرسە ئەم شەڕەوە ئێستا لە شاشەکای بینین وڵی بە هاوڕیانەگەر جارجار تەنها خۆم و دکتۆر ڕێبوار پیشان بن زۆرمان بینی بیبەستینەوە بە چەمکی دەسەڵاتەوە ڕاستیەکەی مەسەلەن هێزێک ڕەفتاری دەسەڵات خوازانەی سەر و خۆی ئەبینێ هی سەرۆکەکەی هی ئەوانەی دیکە هەموو ئەوانەی کە مەئمورن بەسەریەوە ئاسایی نییە وا مامەڵە بکە ڕاستیەکەی چونکە ئەنی بمبوراگەر من چەمکی پەروەردەکردن بەکاربێنم لێرەیە پەروەردەیەکی دیاریکراو لە بوارەکەی خۆیان نەکراوە و سەر و خۆشیە بینێ بەم شێوەیە بەم دەسەڵات خوازیە مامەڵە لەگەڵ دەوروبەرەکەیاکە ئاسایی نییە هێزەکە ژوا دەرچێت لە پڕە. بڵێ ینی ئەو هێزێک ئەمڕۆ ئەو هێزانەی ئەمڕۆ لە کوردستانە هەر هەمویان ئاوێنەی دەسەڵاتدارانن چونکە من بڵێ من ئاسایشم دژە تیرۆرم پاراستنم سوزانم زێرەوانیم هێزی بەرزانم هەچ کەسێکم ئەزانم بەرپرس نیم بەرامبەر هیچ دەستگایەک هیچ کەسێک چونکە فڵان کەس دەم پارێزیە لەبەرەوە ئەوەکەم کە خۆمەمەوێ ئەوەکەم کە بۆ فڵان کەس باش کەوتت بەرپرس نیم مەبەستت بە بەرپرسیار نیم بەرامبەر کەس بەرپرسیار نیم بەرامبەر بە هیچ ینی ئێستا پێم بڵێ مەسعود بەرزانی یان سەرۆی یەکێتی بافڵ تاڵەبانی بەرپرسیارە بەرامبەر بە چێ بەرامبەر بە کەس لە وەرە خوارەوە بچۆ بۆ ئەندامی مەڵبەندێکە چوزام لە شارێکایە بەرپرسە بەرامبەر بە چێ بەرپرسیارە بەرامبەر بە چێ بە کەس. بەڵام لێرە وانە تۆنی بلێر کە توانی هانی هەموو جیهان با جەنگی عێراق بکات جەنگی کەنداو بکات پۆلیس ئۆفیسەکەی و گفتوگۆی لەگەڵا کرد بزانێ ئایا هیچ تاوانێکی کردووە لەوە ناتوانێت سەرە وەزیرانیێرە دەسەڵاتی قانونی دیارە ئەوە لەلایەک پاشێوە لە سەر و ئەوەشەوە دەسەڵاتی ئەخلاقی هەیە کە ڕەنگە زۆر گرنگی بێ لە دەسەڵاتی
قانونی و دەسەڵاتی ئەخلاقی هەموو بەرپرسیارێکی کوردستان پێشێلەکرێت هەمووی بە پێویست ناکە خۆ لە شاشی تەلەڤیزیۆنای بینین لە ئینتەرنێتای بینین ئەوەیە ینی ئاساییە دەسەڵاتێک کە بەرپرسیارەتیەکانی خۆی بەرامبەر بە ئەوانی کە مەفروزە بەرامبەریان بەرپرسیار بێ جێبەجێ ناکە و ڕاستیەکەی ئەسڵەن لوتبەرزیشە بەرامبەریان و زۆر جارێمە جۆمان لی بۆ ڕاستیەکەی ئێمە قەرزاربار ئێمە بە قەرزاربارە بینن خەڵک بە قەرزاربارە بینن ئاساییە هێزەکانیشیان وا بیر بکەنەوە بەرامبەر بە خەڵک جاگرفتەکەوەیە هەندێک جارە و بیرکردنەوەیە خەڵکێک لە خۆیان پێوا بێ وەکوەوەی کە دوێنێ بینیمان گومانی تیانە ئێستا ڕاستە لە پێشرا لە پێشترا هەردوو لە پارتیش وکێتیش جۆرێک لە سنترلایزیشنیان تیا بوو جۆرێک لە بڵین کۆنتترۆلی نێوەندیان تیا بوو بەڵام هەر وەکو دەسەڵاتی بەعس کە وردە ئەچێتە پێشەوە هەموو گردێک ئەبێ بە دەسەڵاتێک بۆ خۆی ئیدی بەڕاستی دەسەڵاتی بەسەر نامێنێ ئێستا ڕاستە پارتی زۆر باسیێواکەکە و سنترلایزی هەیە ڕاستە هەندێک هەندە سەڵاتێکیان هەیە کە زۆر بڕێکات بەڵام لەناو ئەوانجا چەنگەها دەسەڵات هەیە ئەمانە وردە لەسەر دەرامەت بێ لەسەر دەسەڵات بێ لەسەر چی بێت ناکۆکە بن وەکۆی کای بینی تر ئاڵای لێ وەکۆی بینین ئەوەی دوێنێ تەنیا نمونەیە کە پێشتر دیومانە لە ڕانیە خەڵکیان کوشت لە هەولێر خەڵکە کوژن چوزانم ئەوەی کە بەدڵیان نەبێ ینی ئەویان جاوڵات دکتۆر ئەم پرسەم زۆر بەلاوە گرنگە سەرنج بوو لای من بەڕاستی بۆچی کردێکی وا بەرامبەر بە مەسەلەن کادرێکی حزبیان بەرپرسێکی حزبی وەکو بەرپرسی مەڵبەند یەکێتی لە سلێمانی ئەو هەموو کاردانەوەی لەیەکەوێتەوە و قسەی لەبارەواکرێەوە بەشێکی زۆر لە کادری حزبیش ینی واز لە سەرەوە بێنە کادری حزبی خەڵکی ئاسایی کاردانەوەی بەرامبەر هەیە وە قسە ئەکا بەڵام بۆ کردەیەکی لەو شێوەیە ئێمە ئەوەی بیرم بێ بۆ نمونە ئاری چایچی هەبوو یان خەڵکی دیکە هەبوو لە سلێمانی لە شوێنی دیکە لە هەولێر مامۆساکە شەقی لێدرا خەڵکە کوژرێ بۆ ئەمانە کاردانەوەی نێوخۆیی ناو حزبی لێ ناکەوێتەوە ئەنی ئەمە بە بەرژەوەندخوازی تێبگەین ئەنی هەتا ئاگرە سوورە لە خۆم بە دوورە گرفتێکی دیاریکرااو نییە بەسکە لە خۆم نزیکە بێتەوە اینجا گرفتە ینی شتێک هەیە لێە بۆ نمونە ئێستا لە دەرەوەی لە ناو سلێمانیا ناڕەزایەکی زۆر هەیە بەرامبەر بەسەرکردایەتی یەشێتی دیارە ئەو ناڕەزاییە کاریگەرە لەسەر ئەندامی باڵای یەکێتی جگە لەوەش ئەندامی باڵای یەکێتیش خۆشی هەستەکە وردە بەڕاستی پەراوێز خراوە یا کەنار خراوە دەسەڵاتی پێشووی نەماوە یعنی ئەمە وردە وان لێت کە پترسن یعنی خۆ بیستینەوە مامەڵەیان چۆنەکرد ئەندامی مەکتەبی سیاسیە دانیشتووە مەحزەری کۆبوونەوە نووسێتەوە کە دیارە مەحزەرەکەی ژنیە نەشی نووسیتەوە زۆر گرنگە بەڕاستی ینی ئەمەش ینی ترسێکی ناو یەکێتی خۆشی هەیە ڕەنگە و ترسە دوو لایەنیە بێ لایەنیشیان ئەوەیە کە خۆیان وردە دەسەڵاتیان لە دەسەچێت و جیانە گیرێتەوە چکە بەردەوامی بینین ئەو ڕۆژە یەکێکیان لابر لە وتەبێژی یەکێتی لە هەولێر بەردەوام ڕۆیات ئەوە لایەکەتی شەوەیە ئەو زەختەی لەسەر خەڵکێ لەسەر ئەندامی یەکێتی هەیە لە خەڵکی ئاسایەوە کە ئەو وەزعی ناوی یەکێتی قبوڵ نییە چونکە یەکێتی بەڕاستی جیاوازە یەکێتی لە خەڵکی سلێمانیەوە نزیکە ئەو خەڵکەش جۆرێک جاکە بۆ مناڵێن بەڕە لە تەنچەوە ئەدڕێت کە ئەوەی دوێنێ ڕوویات وەکو بڵێ خواستیانەوە بۆ ئەوەی کە بیانەوێ جارێکتر دەسەڵات پیا بکەنەوە. دکتۆر دەنگت زۆر باش نایە لەم ئەخیرەیە بەڵام یەک نازانم ئەگەر خوێن دەبێتەوە یان نا نووسینێکی کاک دکتۆر سەردار عەزیز سەرنجی ڕاکێشام حەزەکەم هەندێکی لەگەڵ ئێوە شێر بکەم و گفتوگویەکی لەسەر بکەین
دکتۆر سەردار وا باسەکە کە دەسەڵاتی کوردیان تێگەیشتنە کوردیەکە بەگشتی ئەڵێ وەکو توندوتیژی و پێشێلکردن بیر لە شەق ناکاتەوە بەڵکو زیاتر وەها بیری لێکاتەوە کێ دەتوانێت کێ پرشەق بکە ئەوەی دەتوانێت شەق بووە شوێنێ هەمیشە بەهێز و براوەیە هەندێک باسمان کرد ڕاستیەکەی ئەم تێگەیشتێکی زۆر دەسەڵات خوازانەی ڕق نییە بەوەی کە تۆ پێت وابێ ئەوەی ئەتوانێت شتەکانت بۆ ڕاگرێ ئەوەی ئەتوانێت تۆ بهێڵێتەوە توندوتیژیە ینی بمبورن من چەمکی شەق بەکارێنم بەس ناچارم و نووسینەکەی دکتۆر سەرداری شەر ئاوا ئەرڵە شەقیزم هەست ناکەی هەتا ئەم تێگەیشتنە لای دەسەڵاتی کوردی لە تێگەیشتنە کوردیەکە بەگشتی لا نەبرێ ئێمە با بڵین تێگەیشتنێکی باشتر گونجاوترمان بۆ پرسی دەسەڵات بۆ دروست نابێ بەردەوام بەستینەوە بە توندوتیژیەوە دووبارە لێم ببوورە بە شەقەوە نەک بە ئەوەی کە کەمێک لەمە و پێش باسمان کرد ئەوەی چۆن بەرامبەر بە خەڵک بەرپرسیارە بی ینیمە هەر لە وەکو بەشێک لە عێراق و وەکو بەشێک لەو ناوچەیە مێژوویەکی زۆر توندوتیژبان هەیە ئەو گومان لەوان نییە ئەم توندوتیژیە پەیوەندی هەیە بە پێکهاتەی کۆمەڵەوە کە ڕەنگە پێکاتێکی عەشایری بێت ئەو پێکاتە عەشایریە کەسی کەی قبوڵ نییە تۆ هاوڵات نیت تۆ مرۆی فڵان کەسی بۆ نموناگەر 100 ساڵەم و پێش لە کەس لە کوردێکە پرسیایە تۆ چیت ناوی نەبوو ئەو من مرۆی فڵان ئاغام جا ئەمە گۆڕاوە ئێستا مرۆی فڵان ئاغا نییە مرۆی حیزبە چونکە حیزب چی دینیە کردنەوەی سنووری حیزبێک نەبێت و هەڵمژینی ئەوانی دیکە نەبێت یعنی توانی بڵێ خێڵی خێڵەکانە خێڵی چەند خێڵێکە هەم پارتی وایە مێشێتی وایە خێڵی چەند خێڵێکن بنمونە شەخی بەرزان ئەگەر سەیری پارتی بکە لە ناوەڕاستایە و بە دەورێتانە ئەوانی کەیت بە جۆرەی نزیشیان لە دەسەڵاتەوە ئەم دەسەڵاتە تموتیژە هەمیشە تموتیژە ئەم دەسەڵاتە هەمیشە تموتیژە لەبەرەوە ئەو کەسەی کە بتوانێت تموتیژ بێت ئەیباتەوە سەدام حوسێن لە قاعی خلود ئەو هەموو خەڵکەی بردە دەرەوە کوشتنی بەڵام بۆ ئەوی تەمەنی خۆی خەڵک لا ئێمە خەڵک سەرسامە بەوەی کەسێک بتوانێت بکوژ بێ کەسێک بتوانێت خوێن بڕێژێ سەرسامە دکتۆر هەست ناکەی گۆڕاوە با ئەوەنە خەدر لە خۆشمان نەکەین ڕاستیەکەی ئەیڵێمەوە من و تۆ باسی بە نەرێنی باسی ئەماکەین بە نەرێنی باسی شەقەکەین بە نەرێنی باسی کللتوری توندوتیژیەکەین و پێمان خۆشە ئێمەش و ئەوانەی دیکەش ئەوانەی کە ئێستاوا بەڕەخنە ئێمە قسەیان لەبارەوەکەین لە چوارچەوەی بەرپرسیارەتی ئامامەڵە بکەن و تێبگەن پاوەر هێز شەق ئەسڵی مەسەلەکە نییە ئەسڵی مەسەلەکە بەرپرسیارەتی مامەڵەکردنە ئێمادەم ئەم تێگەیشتنەش دروست بووە هەز نییە حەق نییە یعنی جۆرێک لە ڕەوایەتی وەرگێ و خەت و خاڵەکانی دەرکەوێ بۆی جێگەی ئەمەی دیکە بگرێتەوە کە بەردەوام ڕەخنەمان لێ هەیە ینی زۆر گرنگە هەموو کەسێک پۆزیشنی خۆی بزانێ دەسەڵاتی چەندە لەو پۆزیشنە ئەتوانی لە تیپێکی فوتبۆڵێنەوە دەست پێ بکەیت ئەو کەسەی کە مەشقیان پێەکە مەشقکار کاری خۆیە زانێ ئەو کەسەی کە بڵین بەڕێوە بەرە کاری خۆیە زانێ حیزبیش پێویستە وابێت یعنی سەرۆکی حیزب بەقە 4 ساڵ جارێ بگۆڕێت لە کۆنفرانسا ئەندامی مەکسیار مەکتەبی چی پێڵێن مەکتەبی سیاسی پێڵێن ناوی لە هەردێکیان ناوێکی هەیە بنمان سەرکردایەتی کە زۆرتر لە پەرلەمانە چێ و مەکتەبی سیاسی زۆرتر لە حکوومەت دەچێ دەسەڵاتی خۆیان بزانن لەو لە چوارچەوەی دەسەڵاتی خۆیانە ڕەفتار بکەن ئەتوانی ئەمە بجۆزیتەوە بۆ دەوڵەت کە دیارە حکوومەتە و دەسەڵاتی دادوەریە و پەرلەمانە ئەمانیش هەموو دەسەڵاتی خۆیانە بێ بەڵام هەتاکو ئەم پێکاتەی کوردستان بەم جۆرە بێت کەس ناتوانێت دەسەڵاتی هەبێت لەبەرەوەی کە ئەگەر تۆ هەنگاوێک بە دڵی لایەنێک نەبوو ئاسایشت
وشەکەی دکتۆر سەردار بەکاربێنم شەقیزم دەکا ئەمە نەکبەتێکی گەورەیە. سپاس دەکەم دکتۆر ڕێبوار فەتاح، گفتوگوێکی باشمان کرد، ڕاستیەکەی بشیمان کردەوە. ڕێبوار فەتاح مامۆستای زانکۆ لە لەندەنەوە لەگەڵ مابووی، گەلێک سوپاس، دەستخۆش، سپاس بۆ ئێوە.